سلااوتان لێبێ دیارە ئەمڕۆ بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنان و پیشەی سۆران لێرە مەڕاستیمی دابەشکردنی بڕوانەمە بەسەر ئەو بەشداربووانە دابەشەکە کە لە ماوەکانی ڕابردوو لێرە لەم بەڕێوەبەرایەتیە خولی جۆرا و جۆریان بۆ ئەم بەشداربووانە کردوتەوە. لێرە 65 کچ و کۆڕ یاخود ئافرەت لێرە کە بەشدار بوونە ئەمڕۆ لە مەڕاستیمێکدا بە ئامادەبوونی هەڵگوت شێخ نەجیب سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران و ژمارەیەک بەرپرسی حزبی و حکومی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆ بڕوانامەیان بەسەردا بەش دەکرێت. دەمێ ئاماژە بۆ بکەم کار ڕاهێنان پیشەی سۆران لە ساڵانی ڕابردوو لێرە بە دەیان خولی جۆرا و جۆری کردوتەوە. لەو ڕێگەشەوە ژمارەیەکی زۆر لە بەشداربووان سوودمەند بوونە لە خولە جۆرا و جۆرەکان. لەگەڵمان بن بۆ ئەوەی تەواوی مەڕاستیمی شێواز دابەشکردنی بڕوانامەکان و وتاری سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆرانتان بۆ بگوازینەوە کە ئەمڕۆ لە بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەی سۆران بەڕێوە دەچێت. داوا دەکەین وەکو ئیدارە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی وەکو حیزب هەموو ئەمانە پاڵپشتیمان بکەن، چونکە هەر یەکێک لە ئێوە دەتوانێتن لە ئاست ئەرک و لە ئاست ئەو بەرپرسیارەتێک کە هەیە کارێک بکاتن کەوا بکەین ڕاهێنانەکانی پیشەیی چالاکتر بکرێن، چونکە هەتا ئێستا ئێمە تەنها ڕەنگە لەسەر ژمارە ئیشمان کردی بێت کە چەند خۆرمان کردوتەوە و چەند کەسمان پێگەیاندووە، بەڵام ئامانجی ئێمە لەوە گەورەترە ئەویش بەوەی کەەوە ئەو کەسانەی کەەوە لە ڕاهێنانەکانی پیشەیی خۆڵ دەبینن ببنە خاوەنکاری خۆیان. ئەمە ئامانجی ئێمەیە بەڕاستی. ئەمەش پێویستی بە هەوڵ و هیمەتی هەموو لایەکەیە، چ ئەو بەشداربووانەی کەەوە بەشداری خۆلەکان دەکەن باوەڕیان بە هێز و توانای خۆیان بێت لە دەتەوانن بێ پاڵپشتی حکومەتیش دەست بکەن بە کار و ببنە خاوەنکاری خۆیان. نمونەیەک لە یەکێک لە ڕاهێنەرەکانی ئەلمانی باز دەکەم کە باسی و ئەزموونی وڵاتەکەی دەکرد کە لە چه پێگەیەکی و لە چه پێشکەوتنێکی پیشەییدان. ئەو باسی ئەوەی دەکرد کە لەکوێ دەستیان پێکردووە. ڕێکخراوی جایزێتی ئەلمانی کە ڕەنگە بەناوەکەی ئاشنا بن و زۆر خۆڵ و پاڵپشتی لە ڕاهێنانەکانی ئێمەشی کردووە، باسی ئەوەی دەکرد کە لە وڵاتی ئەلمانیا لە هەرێمێکی سەرسنوور لە خالی سفرەوە دەستیان پێکردووە بە 12 کارمەند بە 12 فەرمانبەر کە ئەرکی ئەو فەرمانبەرانەش ئەوە بووە هەم موچە بۆ خۆیان دابین بکەن، هەم داهاتێک پەیدا بکەن کە ڕاهێنانەکانیان پێ ئەنجام بدەن. ئەمڕۆ ژمارەی بەدەیان 1000 فەرمانبەری هەیە و جگە لە وڵاتی ئەلمانیا هەتا لە کوردستانیش چالاکی ئەنجام دەدەن، کەواتە ئەمە دەلالەت لەوە دەکات کە ئێمە دەتوانین لە سفرەوە دەست پێ بکەین. چاوەڕێ تەنها ئەوە نەکەین کەەوە حکومەت ژمارەیەکمان بۆ دابنێت تا ئێمە بڵێن 2 3 و 4. ئێمە دەتوانین خۆمان وەکو تاک لە سفرەوە دەست پێ بکەین. بەڵام لەگەڵ ئەوەشدا داوا دەکەین کەەوە حکومەت پشتگیری ئەو گەنجانە بکاتن کەوا بەشداری خۆلەکان دەکاتن، ئەویش بەوەی لە ئەوانەی کەەوە بڕوانامەی ڕاهێنانی پیشەیان هەیە لە کاتی لە سیڤیەکاندا ئەو خاڵە دەبینن ببیتە یەکێک لە خاڵە بەهێزەکاندا ئەولەویەت بۆ ئەوان بێتن، چونکە ئەمانە کاتێک کە پیشە وەردەگرن بە شێوەیەکی ئەکادمی پیشەکان وەردەگرن. نەوەک مەسەرەن بۆ نمونە ئەگەر ئێمە باسی ئەو بکەن ئەو ڕووداوانە نەخوازراوەی کەەوە لە سلێمانی ڕوویداوە، کەسێکە کە مەسەرەن ئەوە شوفاش کە تەقینەوەی خانووەک بوو و چەندای کەس بوونە قوربانی. ئەمە ئەگەر ئەم کەسە بە شێوەیەکی ئەکادمیش فێر بوو بێتن، بەڵام پیشەکەی وەکو ئەکادمی کار پێ نەکردووە، بەڵام ئەوانەی کەەوە لێرە لە ڕاهێنانەکانی پیشەیی خۆڵ وەردەگرن بە شێوەیەکی ئەکادمی جگە لەوەی کە چۆن پیشەکە شارەزەی وەربگرن، لەگەڵ ئەوەشدا چۆن لە کاتی کارکردندا لە ڕووی تەندروستی و سەلامەتی پیشەیەوە خۆیان دەپارێزن، چۆن دەتوانن تەعامل لەگەڵ مشتریەکانی خۆیان بکەن، لەگەڵ خەڵک بکەن، چۆن دەتوانن تەعامل لەگەڵ بازار بکەن، جێ خۆیان لە بازار بکەنەوە. جگە لەمەش و بەرنامەی ئەوەشیان پێ دەدەن کە
پروژه بچوک بۆ خواندا بنێن و چۆن لە پروژه لە سفرەوە دەست پێ بکەن هەموو ئەمانە لە سنتەرەکانی ڕاهێنانی پیشەیی بە بەشداربووی خۆلەکان دەوترێتەوە بەڵام هەتا ئێستا ئێمە لە خواست تموحی ئێمە دانیە لە ئاست ئەوە دانیە کەەوە لە ئاستی تموحی ئێمە دابێتن بۆیە ئیدارەی سەربەخۆ بەڕێبەرەتی گشتی ئەنجومەنی پارێزگا کاکسەوری کە لێرە ئەمڕۆ لەگەڵ ئەوە کە سەر بە پارێزگای هەولێریش نینە بەڵام دەتەوانن ئەو ڕێکخراوانەی کە لە سنتەری پارێزگای هەولێر چالاکیان هەیە ئاراستان بکەن بۆ سنتەری ئیدارەی سەربەخۆی سۆرانیش تاوەکو ئێمە خەڵکی ئێمەش استفادە لەو ڕێکخراوانە ببینیتن هەرچەندە هەنە تا ئێستا دێن بەڵام وەکو پێویستیش نینە بۆیە ئەمە داواکاری ئێمەیە کە خەڵکی ئێمە سوودمەند بێت لەم سنتەرانە بۆ ئەوەی چونکە حکوومەتی هەرێمی کوردستان خۆشمان دەزانێت بە تایبەتی کابینەی نوێیەم چۆن لەسەر بابەتی بێکاری ئیش دەکات بە تایبەتی لە کاتی تایبەت کاتێک کە کۆبوونەوە لەگەڵ نوێنەری ئەنجومەنی وەزیران دەکەن وا دەزانین کەوا حکوومەتی هەرێم کابینەی نوێم هەموو تەرکیزی لەسەر وەزارەتی کارە ئەوەندە تەرکیز لەسەر ئیش و کارەکانی ئێمە دەکاتەوە بە تاکید بۆ هەموو سێکتەرەکانی تریش بە هەمان شێوەیە ئەمە ئەوەمان پێ دەڵێت کەەوە حکوومەتی هەرێم کابینەی نوێم زۆر جدیە لە ئیشکردن بەڵام ئەوەی دەمێنێتەوە لەسەر ئەوە کە ئێمە تا چەند بەڕۆلی خۆمان هەلدەستین بۆ ئەوەی زیاتر کاتە نەگرین بەوە کۆتایی پێدینین هێوای سەرکەوتن بۆ بەشداربووان و داوا دەکەین کەەوە لە دوای ئەوەی کەەوە بڕوانەمەکانیان وەرگرت بچن لە بازاری کاردا ڕۆلی خۆیان بگێڕن و کەسێکی جیاواز لە خۆیان دروست بکەن هەرچەندە ڕەنگە هەش بوو بیت کە لەوانەیە کەەوە لەم خۆڵانە بەشداریان کردووە زۆر ئەوەیان دەکرد کەەوە پێویستیان بە بڕوانەمە هەیە چونکە لە مەجای کاردا پێویستیان پێ هەیە ئۆمیدی سەرکەوتن بە هەموو لایک دەخوازین و سوپاس بۆ مامۆستاکان کە زۆر ماندوونە ناسانە کار دەکەن لەم سنتەرە سوپاس بۆ کاکەلگوردیش کە بەردەوام پشتگیری ئێمە دەکات بەڵام داواکاری ئێمە زیاترە لەوەی کە تاکو ئێستا هەبووە زۆر سوپاس هەموو لایکتان بەخێر بێن یەک کۆمنتی تریش لەسەر باخچەی بەڕێبەرەتیەکەمان کە هەر مراجعێکە داخل دەبێت گلەی ئامادە دەکات کە باخچەکە زۆر بەسەروبەرە ئەمە ڕاستە کاکەلگوردیش کە هات یەکسەر ئەو تێبینیەی هەبوو گوتی بۆ ئیشتان نەکردووە ئێمە دەمان دیزاینێکی زۆر جوانمان بۆ دانەوە ئەوە تێبینی باز بکەم بە ئەوەی وەڵامێک بوو هەم پرسیاریان برادرە دیزاینێکی زۆر جوانمان بۆ دانەوە بەڵام تاکو ئێستا دەرخستەکە موافقەی نهاتوتەوە نەشمان ویست مەسرفێک بکەین کە لە دواتر بەلاش بێت چیت گۆدمان چاوەڕە دەکەن هەتا دەرخستەکە تاوا دەبی بۆ ئەوە شتێکی جوان و دیزاینێکی جوان جێبەجێ بکەن زۆر بەخێر بن زۆر سوپاس زۆر سپاس بۆ بەڕێوەری کار و ڕاهێنانی پیشەیی سۆران ئێستاش داوا لە بەڕێز کاک هەڵگۆڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ پێشکەشکردنی وتەی بەڕێزیان با بفەرمێن ئامادەبانی خۆشەویست مامۆستایان بەشداربوانی ئەم خولە بەیانیتان باش من جارش کە بەو سێم دەست پێ دەکەم کە دەڵێم ژمارەی کار و چالاکیەکان با نەبێتە پێوەەر بەڵکو دەرەنجامی ئەو چالاکیانەی کە دەکرێن دەرەنجامەکانی چی بوون ئەوانە بکەین بە پێوەەر بەڕێزان بۆ من لەوانەیە وەکو ئەوە بێتن کە لە خوڕێکی دەرچوانی پەیمانگا یان زانکۆ ئامادە بم ئێمە ئێستا کێشەی ئەومان هەیە بەداخەوە کە کەسانی بە هەبوونی بڕوانامەی پەیمانگا یان زانکۆ بەڵام بە ئەزمونێکی کەم من یەکێکم لەوانە کە لە دەرەوە بە خوڕێکی ڕاهێنانی کار و پیشەیی کۆمپیوتەر دەستم پێ کردووە و کاریشم پێ دەستکەوتووە و دوای ئەوە زانکۆ و ماستێرشم
هەر بە هەبوونی زانیاری لەو خولە سوودم لێ وەرگرتووە و تەواوم کردووە. بۆیە ئەوەی ئێستا ئێمە کێشەی ئێمەیە خەڵکانی ئەوەن کە شارەزاییان لە بوارێک هەبێتن شارەزاییەکی عەمەلیان هەبیتن. ئەو بڕوانامەیش کە ئەمڕۆ دەگرن ئەوە دەچێتەوە سەر ئەو بڕوانامانەی کە پێشتر هەتان بووە یان ئەوانەی کە پێشتریش پەیمانگیان تەواو کردووە یان تەواویان نەکردووە دەچێتە ناو ئەرشیفتان. بەڵام ئەوەی کە سوودی لێ وەردەگرن و کە ئەوەی بە کەلکتان دێتن ئەو زانیاریانەیە کە لەم خولەدا فێری بوون. بەڕێزان ئێمە هەمومان لەو ڕۆژەی کە زانکۆ یان پەیمانگا تەواو دەکەین و دەست بەکار دەبین ئیش دەکەین هەمومان قوتابین هەتا ئەو کاتێک کە خانەنشین دەبین. من ئێستا لەو کاری کە تێدامە سەرڕای سەرقاڵیەکانم قوتابیم چونکە ئەگەر بە بەردەوام خۆت ئەپدەیت نەکەیەوە بە بەردەوام بە شتی نوێ خۆت دەوڵەمەند نەکەی لە ناو بازاری کار جێت نابێتەوە. بۆیە من داوە لە هەموو ئەوانەی کە گەنجانی ئیدارەی سۆرانیش ئێمە ئیدارەی سۆران پێویستمان بە کەسانی پسپۆرە. ئامانجی ئێمە لە ئیدارەی سۆران تەنها ئەوە نییە کە خەڵک لە ناو موسساتی ئیدارە حکومیدا بمەزرێنین، بەڵکو ئامانجی ئێمە ئەوەیە کە هەلی کار ئاستی هەلی کار لەم دەڤەرە بەرز بکەینەوە بۆ ئەوەی پرسیار لە خۆمان بکەین کاتێک گەنجێک ئەم شارە بەجێ دیاڵێت بۆ شارێکی کە کۆز دەکات بۆ ئەوەی کارێکی دەست بکەوێ ئێمە دەمانێت ئەو کارە بینینە ئێرانە. بەڵام بە دڵنیاییەوە هەموو ئەو کۆمپانیانەی کە بە دوای کەسانێک دەگەڕێن کە کاریان بۆ بکەن لەوە دڵنیا بە نەک لەناو کۆمپانیاکان ئێستا لەناو ئیدارەی سەربەخۆی سۆرانیش ئێمە هەوڵ دەدەین و هەوڵیشمان داوە کە مستەڵەحێک کە من حەز ناکەم ناوی بینم کە باسی واستە و واستەکاری دەکرێت ئەوە جێی نەبێتەوە. جێ ئەو خەڵکانم بێتەوە پێشبڕکەیەکە لەسەر ئەوەی بێتن کە کەسێک لە کەسێکی دیکە شارەزاتر و زیرەکتر دەتوانێت سوودی لێ وەربگرێت. و لەناو مؤسساتی حکوومەتیش و لەناو مؤسساتی ئیدارەش ئەو هەڵسەنگاندنەش هەبێتن بۆ ئەوانەی کە کار دەکەن. بۆیە خۆدەوڵەمەندکردنتان بە هەر کار و پیشەیەک من ئەلێرەکانەوە دڵنیاییتان دەدەمێ کە دەتوانن کار بەدەست بێنن. ئەوەی زۆر جار من باسی ئەوە دەکەم ئەوانەی کە لە پەیمانگا و زانکۆیەکانیش کە دەردەچن 160 لەو زانیاریانە 160 توانی بیتیان بەدەست بێنن لە خلالی ئەو چەند ساڵێک کە لە پەیمانگایان لە زانکۆ بوونە من لێرە دڵنیاییان دەدەمێت کە دەتوانن کار بەدەست بێنن. ئێمە لە وڵاتێکین خەڵکانی بیانی لێرە کار دەکەن. ساڵی 90ەکان ئێمە کێشەمان هەبوو، گرفتمان هەبوو، کار نەبوو، ئیش نەبوو، پارە نەبوو. بەڵام ئێستا بە بەراورد لەگەڵ ساڵی 90ەکان نەک بە بەراورد لەگەڵ ساڵی 2003 و 2004 چونکە ئێمە بەو مەراحلانە کە تێپەڕ بووینە ئەو جیلەی کە لە ساڵی 90ەکان ژیان و گوزەرانی هەرێمی کوردستانی دیتیاوان باشتر تێدەگەن ڕاستە لە ساڵی 2003 وەزعی ئابووری عێراق و کوردستانیش تەکانێکی بەخۆیەوە دیت کە بەڕاستی بۆ ئێمە لە ئێستادا باجی ئەم کێشەیە دەدەین. بەڵام ئێستا ئەگەر بەراوردی خۆمان بکەین لەگەڵ ساڵانی 90 مادەم خەڵکانی بیانی ئێستا دەتوانن کار بدۆزنەوە لە هەرێمی کوردستان ئەوە بەمانای ئەوە دێتن ئێمە کارمان هەیە، ئێمە ئەگەر بمانەوە کار بکەین کار هەیە، بەڵام دەبێ ڕێکی بێخینەوە. دەبێ وا بکەین کە کەسانی پسپۆر و کەسانی شارەزا و کەسانی کە عەمەلی دەتوانن ئەو کارە بکەن ئێمەش لە ئیدارە دەتوانین هانیان بدەین و ئەو دەرفەتیان بۆ بڕەخسێنین کە کۆمپانیاکان ڕابچێشینە ئیدارەی سۆران هەلی کار بڕەخسێنین، بەڵام ئەوەی دیکە دەکەوێتە
سەر خۆتە ئەگەر بە نمونە بینینەوە ئەو خوڵەی ئێستا ئەو شەش خوڵەی لێرانە بە ئەرک و ماندیبوونی ئەو بەڕێوەبەرایەتیە بەڕێوە چووە من لێرەوە داوایان لێ دەکەم لە داهاتوێکی نزیک داتایەکمان بۆ ئامادە بکەن چەند لەوانەیە کە بەشداری ئەم خولە بووینە توانیتیان هەلی کار بۆ خۆیان بدۆزنەوە کێشە و گرفتەکان چی بوون کێشە و گرفتەکانی خولەکە چی بوونە دوای خولەکە چی بووە چ بکەین باشتری بکەین لە چ بوارێک زیاتر توانیتیان هەلی کار بدۆزنەوە کەم و کوڕەکانی پێداویستەکان چی بووینە چ خولەکی دیکە هەیە لە ناو بازاری کار کە ئێستا داواکاری زۆر لەسەرە بە هەبوونی ئەو داتایە ئێمە دەتوانین بۆشاییەکی گەورە پڕ بکەینەوە هەم لە ئەوانەی کە پێویستیان بە کارمەند و پسپۆر هەیە کە کاریان بۆ بکەن چی کۆمپانیا بێتن چ ئیدارە بێتن و هەمیش کار بۆ ئەوانە بدۆزینەوە کە لەوانەیە فرسەتیان بۆ ڕێک نەکات بێتن بابەتێکەکەی گرنگ ئەلێرەوە داوا لە بەڕێوەبەرایەتی بکەم کە کاری لەسەر بکەن بابەتی چۆنیەتی گەڕان بە دوای کار چۆنیەتی پێشکەشکردن چۆنیەتی چاوە پێکەوتن ئەوانە خاڵی گرنگن بۆ ئەوێت تۆ بتانی ئەو شارەزایی کە هەیتت بتانی بەکاری بینی وە شوێنی مەبەست بدۆزیەوە تا بتانی کاری تێدا بکەیت ئێمە لە ئیدارە هەموو هاوکاری پاڵ پشتێک دەبین بۆ ئەم خولانە و بەنسبەت خۆشم و بەنسبەت ئیدارەش ئەم خولانە بەنسبەت ئەمە زۆر زۆر گرنگن و بەرفراوانتریشی دەکەین دەرەنجامێکیشی دەردینین زۆر زارانە کەسانێک کە سەردانی ئێمە دەکەن دەرە 3 ساڵ 4 ساڵە تەخەڕوجم کردیان دەرم چی ئیش دەکەی دەرە هیچ ئیش ناکەم ناکرێت گەنجێک 4 ساڵ 3 ساڵ 4 ساڵ تەخەڕوجی کردبێتن هیچی شک نەکە جارێک نمونەی خۆم دینمەوە لە ساڵی 91 و 92ەوە تا ئەوستە لێرانە بۆستاوم هیچ ڕۆژێک خۆم بەبیر نایەتن 1 سەعاتیش نەک 1 ڕۆژ بێکار بم هەموو ئیشێکشم کردیە بۆ داواتان دەکەم کە بە هیچ شێوەیەک بە بێکار مەوەستن بە هیچ شێوەیەک هەوڵ بدەن وەختی فەراختان نەبیتن ئەمە پێویستمان بە ئێوەیە ئێوە پێویستان بەکارە کۆمپانیەکان پێویستیان بە ئێوەیە ئێوە پێویستان بە کۆمپانیەکانە لە ئەنجام هەمومان بەیەکەوە وەکو یەک تیم هەوڵ دەدەین کە شوێن پەنجەمان دیار بێتن و هەوڵ دەدەن هەم بۆ خۆشمان هەم بۆ ئەو شارەش ئەنجامێکی وامان هەبێتن کە ئیدارەی سۆران کە زۆر جار باز دەکەم ببێتە نمونەی ئیدارەکان و نمونەی پارێزگایەکە ئەمە نامانەوێت چاو لە هیچ جێک بکەین دەمانەوێتن ئیدارەیەک بین کە خەڵک چاو لە ئێمە بکاتن لە کۆتایی دەجارەچکە دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی کار و پیشەی ڕاهێنانی سۆران دەکەم دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم پیرۆزبایی لە بەشداربووان و دەرچوان دەکەم کە بەشداری ئەم خولە بوونە و هیوادارم ئەم خولە بتوانن سوودی لێوەربگرن و کار بۆ خۆیان پەیدا بکەن ئێمەش ئەو زەمینیان بە هەموو شێوەیەک هەوڵ دەدەن ئەو زەمینیان بۆ بڕەخسێنین جارێکی کە زۆر زۆر سپاسان دەکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک دەخوازم زۆر سپاس زۆر سپاس بۆ وتە بە نرخەکەی بەڕێز هەڵگۆر شێخ نەجیب بەرپرسی ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێزان داوا لە بەڕێز مەریوان بەکۆک بەڕێوەبەری گشتی دەستەبەری کۆمەڵایەتی دەکەین بۆ پێشکەشکردنی وتەیان وێڕای پیرۆژبایی بە بۆنەی دەست بەکاربوونی بە ناوی ئیدارەی سۆران و بەڕێوەبەرایەتی کار ڕاهێنانی پیشەی سۆران فەرموو بەڕێزان ئامادە بووان سەرەتا بە ناوی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و زۆر سوپاسی ئیدارەی ڕاپەڕی سۆران بەڕێز کاک هەڵگورد دەکەین بەڕاستی لەو فترەی کە ئەمە لە وەکو بەڕێوەبەری گشتی دەست بەکار بوویمە ئەو هەوڵ و توانە و ئەوانی لەکە لە بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەی سۆران بەدەست هاتیە پاڵپشتێکی باشی کردینە لێرەوە جێگای ڕێزە جێگای تەقدیرە کە ئەمە
ئەو هەوڵ و ماندیبوونەی جەنابیان لەبەرچاو بگرین. هەروەها خۆشحاڵم لەوەی کە لە وەجبەیەکی نوێی ئەو بەڕێزانەی کە بەشدار بوون لە خولی ڕاهێنانی پیشەیی لە بوارەکانی کۆمپیوتەر و چارکەرەوە و بەرگدورین و هەروەها مۆبایل و کۆمپیوتەریش هیوادارم ئەو بەڕێزانەی کە لەو خولە بەشدار بووینە بتوانن لە بازاڕی کار هەڵێک بدۆزنەوە بۆ کارکردن لە پێناوەوەی کە هەم ژیانی خۆیان و هەم لە ڕووی ئابووریشەوە پەرە بەو وەزع اقتصادی کە هەیە لە کوردستان بە هەمومان بتوانین بەرەو ئاقارێکی باش بین و لە ڕووی اقتصادیەوە بەرەو پێشەوەی بین. بەڕێزان خولی کردنەوەی ئەو خولانە بەڕاستی گرنجێکی زۆری هەیە سەبارەت بەو گەنجانەی کە بێکارن دەتوانن بێن لێرەوە فێری هەموو ئەو پیشانە بن کە ئەوڕۆ لە بازار پێویستیمان پێ هەیە. ئەو بازاڕی کە لە ئێستادا لە کوردستان فراهەم کرایە لۆ ئەو پیشانەی وەکو مۆبایل و چارکەرەوە و کۆمپیوتەر و ئەوانە بەشەکن لەوەی کە ئەمە دەتوانین هەموو ئەو گەنجانەی کە لە چارچێوەی ئیداری سۆران هەلی کاریان بۆ بدۆزینەوە ئەویش لە ڕێگای ئەو کۆمپانیانەی کە ئەو خەڵکەی لەو خولانە دەردەچن شەهادەیان پێدەدرێ کە دەقدیمی ئەو کۆمپانیا و ئەو کەرتی تایبەت دەکەن بەڕاستی زیاتر ئەوانە کە ئەو خولانیان دیوە و ئەوانە زیاتر دەتوانن بەشدار بن لەو بڕین لەوەی کە هەلی کاریان زیاتر باشتر لۆ بدۆزرێتەوە. لەسەر ئەو ئەساسە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی هەموو هەوڵێکمان بۆ ئەوە دەبی کە ئەو خولانە بەردەوام بن و زیاتر پێش بخەن و ئەوەش بەڕاستی لەسەر بودجەی حکوومەت بووە. کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو توانایەک لە هەوڵدا لۆ دۆزینەوەی هەڵی کار لە کەرتی تایبەت و هەروەها کەرتی گرچیش بەڵام ئێمە ئێستا زیاتر اعتیماد لەسەرەوەی دەکەن کە کەرتی تایبەت زیاتر بێتە پێش و هەڵی کار زیاتر لەو بەڕێزانە بدۆزیتەوە کە لەو خولانە بەشدار دەبن. لێرەوەش دوای ئەو هەموو مادیبوونەی ئەو بەڕێزانەی کە بەشدار بوونە لە خولەکە لە چ لە مامۆستایان چ لە بەڕێوەبەرایەتی کار و ڕاهێنانی پیشەی سۆران و هەروەها لەو بەڕێزانەی کە بەشدار بووینەوە مامۆستایانە بەڕاستی جێگای دەستخۆشینە لێرە و سوپاسیان دەکەین. بە بیریشان دەینینەوە کە ئێمە بەردەوام دەبین لە پاڵپشتیتان. هیوادارم جەنابی سەرۆکی ئیدارەی سۆرانیش بە هەمان ئەو پاڵپشتێک کە ئێستا بەردەوام بووە لە پاڵپشتیکردنتان زیاتر بەردەوام بی و ئەو بینایەکی ئێستا تێدانە بەڕێوەبەرایەتێکی وابزانم کاتی زانیاری تێدایە ئەگەر شوێنێکیشان لەوان دۆزنەوە لۆمە زیاتر بەڕاستی بەشەکانی خولی ڕاهێنان زیاتر بکەینەوە. مەسەڵەن بە نمونە لێرە زراعەت بەڕاستی گرنگە سکتەرێکی گرنگە ئەمە پێویستە اهتیمامی پێ بدەین. محاولە دەکەین لەمە دووە خولی ڕاهێنانی پیشەی لە بواری کشتتوکاڵیش بکەینەوە یعنی ئەو بەڕێزانەی کە لێرانە لەوانەی خەڵکەی زۆر ئیش لە بواری زراعەش بکە بەڵام بەو زانیاریانە مسلح نییە کە پێویستن خەڵکی ئەوانەی کە زراعەت و کشتتوکاڵ بکەن ئەگەر بێت خوولە چلوان بکەینەوە ئەکید دەورێکی زۆر باشی دەبی لە پەرۆ پێشچوونی کشتتوکاڵیش لەو دەڤەرە. دووبارە سوپاسان دەکەم ئەم زیاتر بوار با بەڕێزانە دەدەم کە دەتوان بیانەوە قسە بکەن. دووبارە سوپاس بۆ هەموو لایە کە ئامادە بووینە جێگەی تەقدیرن بەڕاستی سوپاسی بەڕێز کاک هەڵگوردیش دەکەم بۆ ئەو هەوڵ تێکۆشانەی هەتا ئێستا کە لە بواری ڕاهێنانی پیشەی پاڵپشتیکردنەوە زۆر سوپاس. زۆر سپاس بۆ بەڕێوەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی. بەڕێزان دڵنیان کە هەمووتان کارتان هەیە کاتی خۆتان بێمە بەخشیەوە بۆیە ئەمە هەوڵە دەین بە کورتترین ماوە مەراسیمەکە تەواو بکەین
بەڵام بەر لەوەی دەست بە پێشکەشکردنی سوپاسپێزانی مامۆستایان و بڕوانامە بکەین ئەمەوێ ئاماژە بە بابەتێک بکەم کە ئەویش سێ مامۆستای بەڕێز لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی و هەروەها لەژێر چاودێری و سەرپەرشتیاری بەندە بڕوانامەی مەیسەر واتە ئاسانکاری نێودەوڵەتی دەبەخشینە ئەو سێ مامۆستا بەڕێزە بۆیە داوا لە بەڕێز کاک هەڵگۆ دەکەین بەڕێزیان بفەرمێت. بەڕێز شەوقی عەزیز بەڕێزیان بابێت. بەڕێز خات و جوان خەلیل بەڕێزان وابزانم ئەو بەڕێزەی تر نەهاتووە ئێستا دەست دەکەین بە پێدانی سوپاس و پێزانین بە مامۆستایانی ڕاهێنەری خۆل بەڕێز بێوار ماهر بە بەڕێزیان بفەرمێ. بەڕێز مامۆستای ڕاهێنەر بە مامۆستا هادی زۆر سپاس بۆ بەڕێز کاک هەڵگۆ شێخ نەجیب داوای لێبوردنەکەین دیارە ئەرچی هەیە بۆیە بە پەلێ دەوێ ببورن. داوا لە بەڕێز عەبدوڕەحمان نوێنەری لقی دەی پارتی دیموکراتی کوردستان بەڕێزیان با بفەرمێ. بەڕێز مامۆستا جەمال بەڕێز خات و سەیران مامۆستا سەیران بەڕێز مامۆستا کوبار کاک بارۆز مامۆستا بارۆز مامۆستا بارۆز بەڕێز مامۆستا بارۆز زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدوڕەحمان نوێنەری لقیدەی پارتی دیموکراتی کوردستان داوا لە بەڕێز کاک مەریوان بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی بەڕێزیان بفەرمێ بۆ پێدانی سوپاس پێزانین. مامۆستا دلزار متەلیب مامۆستا دلزار بەڕێز مامۆستا کەیوان مامۆستا کەیوان بەڕێز عەلی عەبدوڵڵا بەڕێز مامۆستا عەلی عەبدوڵڵا
زۆر سوپاس بۆ بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی. داوا لە بەڕێز نوێنەری ئەنجومەنی پارێزگای هەولێر کاکسەوری دەکەین بەڕێزیان بفەرموێ بۆ سەر ستێج. بەڕێز مامۆستای ڕاهێنەر جەبار حەمەد حەوڵا، بەندە بەڕێز مامۆستا نەسرین خدر، مامۆستا نەسرین خدر، یەک دقیقە کاکسەوری. بەڕێز مامۆستا گەوهەر، مامۆستا گەوهەر، بەڵێ ئەسان ئەمەی بینیتان ئەمڕۆ لە کار و ڕاهێنانی بەڕێوەبەری کار و ڕاهێنانی پیشەی سۆران مەراسیمی پێدانی 6 خولی جیاواز بوو کە لێرە بەڕێوەبەری کار و ڕاهێنانی پیشەی سۆران بە هاوکاری ڕێکخراویانەکان لێرە ماوەی چەند مانگێک دەبێت لێرە ژمارەیەک ئافرەت و پیاوی ئەم دەڤەرە سەنتەری قەزای ناندی سۆران لەم خولانە سودمەند بوون یاخود بەشدار بوون. ئەمڕۆژ لە مەراسیمێکدا کە سەرپەرشتیاری دارەی سربەخۆی سۆران و ژمارێک لە بەرپرسی حزبی حکومی ئامادەیان هەبوو لە بڕگەی یەکەم کۆمەڵی وتار پێشکەش کرا. دواتر ئەو مامۆستانەی لێرە کە ماندوو بوونە لەگەڵ بەشدار بووان وانەیان پێگوتونەتەوە فێری کاری دیزایانی یاخود درومانە هەر بابەتێکی ترە یاخود خولی کۆمپیوتەرە لێرە سەرەتا بڕوانامەیان بەسەر دابەشکراوە. لە بڕگەی دووەم ئەو بەشدار بووانە کە ژمارەیەک لە کچ و کوڕی سەنتەری قەزای ناوەندی سۆرانن بەشدار بوونە لەم 6 خولە جۆرا جۆرە بڕیارە چەند خولە چێشتر لێرە ئەوانیش بڕوانامەیان بەسەر دابەش بکرێت.